مام جەلال دیداری تەمەن ئەو کتێبەی پڕفرۆشترین بۆ و تا ئێستا هیچ کتێبێک هێندەی دیداری تەمەن نەفرۆشراوە. دوای هەفتەیەکیش لە بڵاوکردنەوەی ئەو کتێبە بە وتەی بەشێکی زۆری کتێب فرۆشەکان پڕفرۆشترین کتێب بووە کە لە ماوەی ڕابردوودا کەوتبێتە بەردیدەی خوێنەران. بۆ جاری دووەمیش چاپخانەی کارۆ بە تیراژی 5,000 دانە چاپی کردەوە. ئەو دیمەنانەی دەیبینن کارکردنە بۆ چاپی دووەمی کتێبی مام جەلال دیداری تەمەن کە سەلاح ڕەشید ئامادەی کردووە و جارێکی تریش 5,000 تیراژی خستەوە بازار تا زۆرترین خوێنەر شاد ببن بەو ڕوودا مێژویانەی کە لە زاری سەرۆک مام جەلالەوە نووسراونەتەوە. ئێستا کە چاپی دووەمی کتێبەکەکەینەوە بە هەمان تیراژ و لە هەموو شار و شارۆچکەکان داواکاریی زۆری لەسرە شتێک هەیە ئەڵێن لە دهۆک تا خانەقین ئەم کتێبە فعلێن بەواتای وشە لە دهۆک تا خانەقین. من لە ساڵی 2023 لە موارە ئیشەکەم ئەمە یەکەمین جارمە کەسێک لە خانەقینەوە تەلەفۆنم بۆ بکات داوای کتێبکەن بۆ ئەو شارۆچکەی. ڕاستێک کتێبەکە نەهێنراوە دیداری تەمەن ئەمەش کتێبی تەمەنە بێ پێم وابێ بێ سێ هەموو چوار هەموو پێنجەمیش ئەم کتێبە تیراژەکەی تاو نابێت. خاوەنی کتێبخانەکان و هاوڵاتیان و خوێنەران لە هەرێمی کوردستان بەسەر سوورمانەوە باز لە پڕفرۆشی و کتێبە دەکەن و ڕایانگەیاند. ماوەیەکی زۆر دەبێت کتێب بەو جۆرە بازاری نەبووە کە ئەوان پڕفرۆشی کتێبەکە بۆ گرنگی ناوڕۆکی ڕووداوە مێژووی و پڕبایەخەکانی ناو کتێبەکە دەزانن کە تا ئێستا نەبیسراون. ئەوەی کە تا ئێستا ئێمە لامانە لەم سێ ڕۆژ بۆ سێ ڕۆژ و چوار ڕۆژەیە فرۆشی باشی هەیە لە چاو هەموو کتێبەکانی ترە. هەتا ئێستا نازانم کاردانەوەی خەڵک چۆنە بەڵام بەهینەوە ینی بە ئیشتیاقەوە ینی بە پەرۆشەوە یان بۆ کتێبەکە. ئێمە دوێنێ نەمان مابوو ئەم بەیانە بە پەلە وەجبەیەک بۆ عادیان نابووی نییە وەجبەیەکمان بۆ هاتووە ئەوانەی کە دوێنێ بەریان نەکەوتبوو تەبان دوێنێ بە زۆر ناویان نووسی پێمتیانە بێ ناومان بنووسی هەتاوتیان با پارەکەشی بێ من قوبڵ نەکەوتم کەی هات ئەو سەپارەکەیم بنێ ئاوا هەیە بۆ دەرەجێ بۆ شێوەیە. لە ناو شاری هەولێریش پێشوازیەکی زۆر گەرمی لێکرا خەڵک بە پەرۆشەوە لە دوو کتابەکە دەگەڕا و لە کڕی و ئەوانە ئێمە پێمان وایە کە مێژوو ڕام بە هیچ کەسێک ناکە مام جەلالی شاید عاڵێکی زیندووە لە ڕووداوەکان و لە بەسەرهاتانەی کە لە شۆڕشی دوور و درێژی ملەتی کورد ڕووی داوە. کتێبێکی زۆر هات بۆ هەولێر لە چەند ڕۆژێکدا ینی ئێستا کە پەرتوک بەردەستی هیچ کەسێک ناکەوێ ینی خەڵکانێک هەیە لەم کتێبخانە بۆ ئەم کتێبخانە بۆ بە دوای ئەمە دەگەڕێ. یعنی من نامەوێت باوەکو منجامە لەو شت باسی بکەم بەڵام لە ماوەی ڕابردوو هیچ کتێبێک ئەوەندە خوێنەرەی نەبوو یان ئەوەندە پەرۆشی نەبووە بۆی ئەم کتابی دەستکەوت چونکە بەڕاستی خەڵک بۆ خەندەیەکی مام جەلال بۆ وتەیەکی مام جەلال پەرۆشەجە بگرە تەمەنێک کە مام جەلال لە لادێوە بۆ سەر و کۆمار باسی ژیانی خۆی کردووی بەڕاستی ئەنی حەقبەیەکی زۆر گرینگە بۆ کورد بۆ کوردستان. هاوڵاتیانی هەرێمی کوردستان پەرۆشن بۆ ئەوەی کتێبی مام جەلال دیداری تەمەنیان چنکەوێت و لە ماوەی ئەم هەفتەیەشدا چ دەستکەوتنی و چ بابەت و ڕوودا و مێژوویەکانی ناو کتێبەکە بۆتە جێگەی قسە و باسی هاوڵاتیان و میدیا و تۆڕە کۆمەڵایەتیەکان. هاوڵاتیان کاتێک ئەو ڕوودا و مێژوویانە دەخوێننەوە وەک وایە ڕاستە و خۆ گفتوگۆ لەگەڵ سەرۆک مام جەلالدا بکەن کە ئەوەش نیەنی سەرکەوتنی ئەو کتێبەیە و تینوێتی خوێنەر دەشکێنێت بۆ زانینی ئەو ڕووداوانەی کە سەرۆک مام جەلال ڕاستگۆیانە باسی کردوون. هێمن قادر، کورسات نیوز، سلێمانی.